کەمی پێداویستی پزیشکی و کەمی دەرمان گرفتی بۆ کەرتی تەندروستی دروست کردووە. بریکاری وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم لە سەردانێکیدا بۆ ئیداری ڕاپەڕین نایشارێتەوە و دەڵێت بابەتەکە لە لووتکەدایە و قەیرانی کەمی پێداویستی پزیشکی و کەمی دەرمانمان هەیە. لە وەڵامێکی پرسیارێکی پێیامدا لەسەر چارەنووسی پرۆژەی نەخۆشخانەی 291 قەرەوێڵیەکەی ڕانیە کە ماوەی 10 ساڵە بە بیانووی قەیرانی داراییەوە وەستاوە، وتی پرۆژەکە شکستی نەهێناوە. زیاد لە جارێک لە ئەنجومەنی وەزیران لیژنەی بۆ دروست کراوە چاوەڕێی وەڵامی ئەوانین کە بابەتەکە لە ترۆپکایە بەشێ لە نەخۆشخانەکان و بەشێ لە خزمەتگوزارە سەرەکیەکان کە پێویستە بەردەوام فراهەم بکرێ بۆ هاوڵاتیانی هەرێمەکەمان لە قەیراندایە جگە لەو قەیرانانی دیکە کە لە 7 و 8 ساڵی ڕابردووە ئێمە لە هەرێمی کوردستان پیۆناڵینی کە خێرانی ئابوووریە و بەداخەوە تا ئێستا بەم شێوازەنەوە کە دەرمان ئەم گرفتەی تێدا هەبێ. قوربان ئەو پرۆژەیە شکستی نەیەناوە. لە ئەنجومەنی وەزیران زیاد لە جار لیژنە دروست کراوە لە وەزارەتی تەندروستی بە هەمانگی لەگەڵ وەزارەتی ئاوادانکردنەوە کە پەیوەستە بە هەردوو لاوە جێبەجێ کراوە. لە دوا دانیشتنا کە کراوە لەگەڵ هەمتیمی کاقوبا لە نووسینگەکەی و لەگەڵ نوێنەری وەزارەتمان لەو لیژنەیە لەسەر ئەنجومەنی وەزیران لیژنەکە لەوەیە بۆیە ئێستێمە چاوەڕی وەڵامی ئەوانی چی بکرێ. سکرتێری ڕێکخراوی تەندروستکارانی کوردستانیش دەڵێت هۆکاری بەردەوامی خزمەتگوزاریە تەندروستیەکان تەنها دڵسۆزی پزیشکان و کارمەندانی تەندروستیە، گەرنا حکوومەت خەمسارد و کەمتەرخەمە لە دابینکردنی پێداویستیە پزیشکیەکان. خزمەتگوزاری تەندروستی پێشکەش دەکرێت، یعنی بۆ نمونە نەخۆشە پێداویستەکانی بەدابین دەکرێت، بەڵام ئەمە لە چیەوە؟ لە دڵسۆزی پزیشکان و کارمەندانی تەندروستیەوە، یعنی ئەوەی کە پەیوەستە بە پزیشکان و بە کارمەندانی تەندروستی بە دڵسۆزانی ئیشوخۆیان دەکەن خزمەتگوزاریەکە پێشکەش دەکرێت. بەس ئەوەی کە پێویستە لە سەرشانی حکوومەت کە دابینکردنی دەرمانە، کە دابینکردنی ئامێری پزیشکیە، دابینکردنی پێداویستە پزیشکیەکانە بەڕاستی حکوومەتی هەرێم تێدا خەمساردە. لە ڕاستیدا ئەگەر ئەم خەستەخانەیە تەواو بکرێت و تەسەوەر دەکەم تاواکردنیشی زۆر قورس و بە زەحمەت نەبێت، چونکە حکوومەت دەتوانێت ئەوە دەبکە. ئەگەر ئەم خەستەخانەیە تەواو ببێ کەرتی تەندروستی دەچێتە ئاقارێکی زۆر باش، خزمەتگوزاری تەندروستی دەچێتە ئاقارێکی زۆر چاک. ماوەی چەند مانگێکە قەیران و گرفتی پێداویستی پزیشکی و دەرمان لە کەرتی تەندروستی سەری هەڵداوە. بەشێک لە بەرپرسانی تەندروستیش دان بەو ڕاستیەدا دەنێن، بەڵام بەبێ ئەوەی چارەسەرێکیان بۆ دۆخەکە پێبێت. لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام.